ئەم جارە شەڕی کۆڕۆنا لەگەڵمان بەردەرگای پێکردن لە شەڕێک نابینەوە شەڕێکتر بەردەرگای پێگرتوین بەڵام میلەتەکەی ئێمەش هاتوۆتە مەیدان و هەموو کارمەندەکان و دکتۆرەکان توانیمانە خۆشبەختانە کە زاڵ بین بەسەریا ئەوەی کە پێمان کرابێ بەڵامە بێ وریابین ئەو ڕێنمایی و پێویستیانی کە لەلایەن دکتۆرەکان لەلایەن دنیاوە لەلایەن هەموو ئەوانەی شارەزان هیوادارم ئێمەش وەکو میلەتی سین چۆن زاڵ بوون بەسەر کۆڕۆنا ئێمەش بتوانین کۆتایی پێبێنین جارێک تریش ئەو کۆمەکوشتانی کە ناوێنە ئەوە بۆ خەڵکە بۆ هەموو میلەتە. I'm very happy to come to Sulaymaniyya, the home city of His Excellency Imam Jalal. زۆر خۆشحاڵم کە هاتووم بۆ شاری سلێمانی شاری بەڕێز مام جەلال. We have a very friendly relationship between Chinese people and Kurdish people. ئێمە پەیوەندی دۆستانەمان هەیە لە نێوان گەلی چین و گەلی کوردستان. And His Excellency Imam Jalal has made a great contribution to building this friendly relationship between the two peoples. بەڕێز مام جەلال دانەری ئەم پەیوەندیە و ئەم پەیوەندی لەگەڵ گەلی چینا لە پێشترا دروست کردووە. And Imam Jalal is respected by all the Chinese people. بەڕێز مام جەلال لەلایەن گەلی چینەوە بەڕێز ئەنرخێنرێ. We will never forget the great contribution of Imam Jalal for establishing these friendly relations between the two sides. ڕۆڵی بەڕێز مام جەلال ئەنرخێنین لە دروستکردنی ئەم پەیوەندیە لە نێوان هەردوو گەلە. We should work together to continue and develop this traditional relationship between the two sides. ئێمە ئەمانەوێ ئەم پەیوەندیە بەردەوام بێت و گەشەی پێبین لە نێوان هەردوو لایە. And in recent years, we have developed rapidly between the two sides in all the fields of cooperations between Kurdish people and the Chinese people. لە ماوەی ڕابردووە ئەم پەیوەندیانە زیاتر پەرەی پێدراوە لە نێوان هەردوو لایە. We have more than 1,000 Chinese people working in Sulaymaniyya province. ئێمە تەنها لە شاری سلێمانی سەر و هەزار کەسمان هەیە کە خەڵکی وڵاتی چینن کە لە شاری سلێمانی کارەکەن. And even though in the very difficult time, I mean in the time for fighting against the ISIS. و لە کاتی شەڕکردن دژی تیرۆریستانی داعش لەو کاتانە شار بەردەوام بوون. Today I'm very honored to come here on behalf of the Chinese Consulate General to donate 40,000 masks to the Peshmerga Health Foundation. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ 40,000 ماسک پێشکەشەکەین بە دەستگای تەندروستی پێشمەرگە. And I hope this mask will help the foundation, the doctors, to fighting against the virus. هیواخوازین ئەم هاوکاریانەی ئێمە یارمەتی دەربێ بۆ دەستگای تەندروستی پێشمەرگە. یک دو سه چهار تست ورزان You have to make sure to do a screening.